چەند ساڵێک یاخود با بڵێن 4 ساڵ زیاترە بێ کە هەرێمی کوردستان بە دۆخی ئاوەدانیە تێپەڕێت یاخود با بڵێن ئەو خزمەتگوزاری کە پێشکەش کراوە بۆ بوژانەوەی ژێرخانی وەبەرهێنان و بەگشتی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کاریگەری تەواوی هەبووە لەسەر بوژانەوە و دەرکەوتن و ئاوەدانی هەرێمی کوردستان. بینیمان پردێک چەند کاریگەریە بێت لەسەر نۆژەنکردنەوە و بەکارخستن و بەڕێخستنی کارەکان مامەڵە بازرگانیەکان کارگەکان لە ڕووی پیشەسازی و هەمووەمانە گرنگیە بێت. لەسەرم بابەتە گفتوگۆی زیاترەکەین با میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر مخلیس سەلیم سپۆری وەبەرهێنان کە لێرە میوانی ئەمەیە. دکتۆر بەخێراتی ئەم کاتت باش. دکتۆر کاتێک کە پردێک دروست دەکرێ با لەوە دەست پێ بکەین و بابەتەمان بینی پردێک دروست کراوە ڕاستە هاوڵاتیان هاتوچۆی پیاکەن ئۆتۆمبیلەکان هاتوچۆی پێیەکەن لەسەرەکەن بەڵام چۆنە ئەم پردەکە بێتە هۆی بوژانەوەی کارگەکان یاخوبا بڵێن دووبارە بەگەڕخستنەوەی کارگەکان مامەڵە بازرگانیەکان ئەمانە لە چه چوارچێوەیەکدا بووە بۆ ئاوەدانی هەرێمی کوردستان؟ زۆر سپاس لە بۆ ئەو بابەتە بابەتێکی بەڕاستی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانیان ژێرخانی وەبەرهێنان دوو بابەتی زۆر زۆر سەرەکین کە دەکرێت ئێمە هەمیشە پشتی پێبستین و وڵاتێکی پێشکەوت و وڵاتێکی دواکەوت و بەیەوە لە یەکتری جیا بکرێتەوە. کاتێک باسی ئەوە دەکەین پێشووتر لە بواری ژێرخانی ئابووری باسی تەنها ئاسایشی ناوەخۆ و ئاسایشی دەرەچی و دادپەروەری دەکرا بەڵام بەرەو پێشکەوتنی کۆمەڵگا بووە هۆی ئەوەی کەوا گەیاندن و گواستنەوە و گەیاندن و ڕێگاوبانەکان یەکێکە لەو بوارانی کە جەنابەت باسی دەکەی کە جگە لە خوێندن و تەندروستی و بوارەکانی دیکە هۆکارێکن لە بۆ ئەوەی کەوا پێشکەوتنی ئابووری و پێشکەوتنی پیشەسازی و پێشکەوتنی بازرگانی ئەگەر ئەتوو بتەوێتن بازرگانیەکی بەهێزت هەبێتن دەبێت ڕێگایەکی خێرا و ڕێگایەکی سەلامەت و ڕێگایەکی سەقامگیرت هەبیتن بۆی پرۆژەکانت بگاتە شوێنی خۆی دەستی ئەو کەلوپەر و کالایانەی کە هەتا دەبێت بگوازرێتەوە بە شێوەیەکی ئاسان. بۆیە ئەو پرد و ڕێگا و بانانە ڕێگا خۆشکردن یەکێکن لە هۆکارەکانی بورژانەوەی ئەو وڵاتە و لە هەمان کاتدا ئاسانکاری دەکات لە بۆ دروستکردنی پرۆژەی گەورەتری پیشەسازی پرۆژەی تری بازرگانی و گەیاندنی کەلوپەلەکان. باشە کەواتە با بزانین ئەو پرۆژانەی کە کرا لە ماوەی 4 ساڵ یاخود با بڵین 5 ساڵی ئەم حکوومەتەکە کردی پرۆژەی زۆر کرا لە سەرجەم بوارەکانە با بڵین لە هەموو سێکتەرەکانە پرۆژەی زۆر گەورە و استراتیژی کرا. ئەم پرۆژانە تا چەند کاریگەریان هەبوو لەسەر بەهێزکردنی ژێرخانی وەبەرهێنان؟ دەبێت ئەوەمان لەبیر نەچێتن ئەگەر وڵاتێکی سەقامگیرت هەبێتن یان ژێرخانێکی سەقامگیرت هەبێتن دەبێت ئەو بابەتانەی کە جەنابەت باست کردو وە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بوارانە دەستێکی ڕەنگینی هەبووە چ لە دروستکردنی پرۆژەکان کە زیاتر لە 200 پرۆژەی وەبەرهێنانمان هەبووە زیاتر لە 1700 پرۆژەی بەس ئاو و ئاوەڕۆ و زیاتر لە 1000 کیلۆمەتر ڕێگاوبان کراوە ئەو بابەتانەی کەوا دروستکردنی 5 بەندا و 5 پۆنت 5 نەخۆشخانە 5 سایلۆ و لە بوارەکانی کەوای هانی وەکو کشت و کاڵ و بوارەکانی جێگرەوەی نەوت دەداتن ئەوانە بواری زۆر زۆر گرنگن. بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە سەیری کاتی کۆڕۆنا دەکەین ئەگەر ئەتو ژێرخانێکی تەندروستی بەهێزت نەبێتن لە بواری تەندروستی ئەو وڵاتە هەرز دەهێنێت. بە هەمان شێوە لە بواری پەروەردە و خوێندن ئەگەر ژێرخانێکی ئابووری بەهێزت نەبێت لە بواری پەروەردە و زانکۆکان و ناتوانانی کادیری بەهێز و بەتوانە ئامادە بکەیت لە بوارەکانی چ لە بواری پیشەسازی بیت لە بوارەکانی دیکەی ژیان بیتن. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو قەیرانانێک کە لە بۆی دروستکرات لە 2014 و لە دوای 2019 کە لە بۆی دروستکرا لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بەڵام دەستێکی ڕەنگینی هەبوو ئەو پرۆژانەی کە باسمان کرد بەڕاستی جێی دەستخۆشیە لەگەڵ ئەو هەموو نەهاتنی بودجە و ئەو هەموو کێشانەی کە لە بۆی دروستکرات توانی پرۆژەی زۆر استراتیژی و ژێرخانی ئابووری کە هەرێمی کوردستانی پێ بەهێز دەبێتن دروستکران. زۆر جار پرۆژەکانیش دکتۆر جیاواز بوون. بۆیە ئەمە بزانم ئایا دروستکردن و یاخۆ جێبەجێکردنی پرۆژەی جیاواز و نوێ تا چەند کاریگەری هەبووە لەسەرەوەی کە وەبەرهێنان بکرێت لە سێکتەرێکی جیاوازدا لە سێکتەرێکی نوێدا؟ بۆ نمونە ئەگەر ئێمە باسی پرۆژەکانی پیشەسازی بکەین ئەگەر وەبەرهێنەرێک بیەوێ پرۆژەیەکی پیشەسازی بکات دەبێت سەرەتا وەکو دەڵێ ئەو شوێنەی کە ناوچەی پیشەسازیە دەبێت ناوچەکە ژێرخانێکی ئابووری تەواوی لە بۆ دروست بکرێت بۆ نمونە ڕێگاوبانە ئاوە ئاوەڕۆیە کارەبایە
و بابەتەکانی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان لەوەش دەسەڕەنجین بوو کە بابەتی دارایی چۆنیەتی لە ڕووی دارایی و بانکیەوە بتوانرێتن مامەڵەکانی خۆی بە ئاسانی پارەکانی ڕەوانەی دەرەوەی وڵات بکاتن و کەلوپەر و کاڵەکانی لە بۆ بێتن بۆیە پێویست دەکاتن ئەو بوارانەی کە جەنابەت باسی کرد هەمووی هاندەرن لە بۆ ئەوەی کەوا بتواندرێ پرۆژەی گەورەتر و باشتر لە هەرێمی کوردستان دروست بکرێتن دەستخۆشیەکە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی ئەوە بوو 13 ناوچەی پیشەسازی لە هەرێمی کوردستان دروست بکات کە هەر ناوچەیەکیان چەندین کارگە و کارخانە تێدا بوو کە هەرێمی کوردستان زیاتر لە 2000 کارخانەش لەو بابەتانە دروست کراوە کە ئەوە زۆر ئەگەر بەراورد بکەین بەو بارودۆخانێک کە بەسەر هەرێمی کوردستان و داهاتووە و لەگەڵ ئەوانەی کە دروست کراوە بەڕاستی وەکو دەڵێ شتێکی سەرنجڕاکێش دەبیتن و بەراورد ناکرێت لەگەڵ وڵاتێکی پێشکەوتوشدا کەوا چۆن دەتوانرێەوە. دکتۆر مخلص جەناب تەنۆک و کەسێکی پسپۆر شارەزار لەو بوارەیە پێشنیازتان چییە بۆی کە چ پرۆژەیەکی تر جێبەجێ بکرێت بۆی کە هەم ژێرخانی وەبەرهێنان بەرەو پێش ببرێ و هەم بتوانرێت سەرمایه‌دار و وەبەرهێنی بیانی بهێنرێتە هەرێمی کوردستان یعنی گرنگی بە چ بوارەیەک بدرێ؟ بۆ خۆتان دەزانن هەرێمی کوردستان بەهۆی ئەو کارە ساتانی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە لە دوایی ئەنفالەکان و وێرانکردنی 5,000 گوند و ئەوانە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە بە تەواوەتی داڕماندرا بەڵام لەگەڵ دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان توانرا زۆر لەو بوارانە و بەرەو پێش بخرێتن و ئێمە دەبینین 180 دانیشتوانی هەرێمی کوردستان لە شارەکان دەژین 120 لە گوندەکان دەژین بۆی ئێمە بمانەوێتن لەو بوارەشدا ینی حکوومەتی هەرێمی کوردستان هاوسەنجێک ڕابگری بۆیە دەبینین زۆرتر پرۆژەکان بۆ شارەکان کراوە کەمتر گرنگجی بە ناوچەکانی دەرەوەی شارەکان درراوە بۆیە پێم وایە یەکێک لە بابەتەکانی هەرە گرنگ ئەوەیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت لە داهاتوودا بەرنامەی ئەوە بیتن بە پێچەوانەوە کۆچی پێچەوانە لە بۆ گوندەکان و شار و شارۆچەکانی دیکە بکرێتن و بۆ ئەوی بتواندرێت دەرفەتی کار لە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڕەخسێنرێتن ئەو ژێرخانە ئابووریەی کە هەرێمی کوردستان کە هەیەی دەبێت زیاتر بەرەو پێش ببرێتن لەو بوارانەی کە هەبووە دەبێت پرۆژەی زیاتر ئەنجام بدرێتن وەکەوەی کە باسم کرد لەو پرۆژانە لەوەی دەبێتە دەرفەتی کاریش لە بۆ خەڵکەکە داخەندێت و خەڵک ئیش دەکاتن و لە بەرامبەریشدا باز دەداتە حکوومەتیش دەتوانێتن بە جارێکی دیکە پرۆژەی گەورەتر و باشتری پێ دروست بکات. کەواتە ئەگەر بڵین پێشکەوتنی وەبەرهێنان چ کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر ژیانی هاوڵاتیانە بێت؟ خۆی لە خۆیدا هەبوونی پرۆژە و دروستکردنی ژێرخانی ئابووری دەبێتە ئاسانکاری لە بۆ وەکو دەڵێ هەموو تاکێشی ئەو وڵاتە و لە هەمان کادا دەرفەتی کار و ئیشکردن دەخڵقێنێتن لە بۆ هەموو تاکەکان کە چ لە قۆناغی دروستکردنی پرۆژەکە چ لە دوایی بەگەڕخستنی پرۆژەکان بۆ نمونەت و پرۆژەیەکی پیشەسازی تێ لە ئەسنای دروستکردنەکەی لە کاتی دروستکردنەکەی پێویستیت بەوە دەبێتن دەستی کارێکی زۆری تێدا ئیش دەکرێتن و بە هەمان شێوە دەبێت لە بیرمان نەچیتن ئێمە وەکو هەرێمی کوردستان کە لە دوای نەوت کشتتوکاڵ جێگرەوەی کشتتوکاڵ و پیشەسازی جێگرەوەی وی دەبێتن بۆیە دەبێت گرنگجی بە ئاوەڕۆ بدرێتن بۆەوەی کەناڵەکانی ئاو بگەینینە سەر ئەو زەویانەی کە هەیتمان لە بەرەوەی ئێمە وڵاتێکین بەڕاستی لەو بوارە ئاوی زۆرمان هەیە بەڵام گەیاندنی ئەو کەناڵانی ئاو کارێکی زۆری دەوێتن لەوەی لە بواری کشتتوکاڵ زیاتر گرنگجی پێ بدەن و ئەگەر ئێمە توانیمان کشتتوکاڵێکی بەهێزمان هەبێتن بۆیە دەتوانین لە داهاتوودا پرۆژەی پیشەسازی گەورەتریشی پێ دروست بکەین لە بەرەوەی کەرستەی ناوەخۆ لە ناوەخۆ بەرهەم دێنرێتن و دەکرێتن بۆیە ئەوانە هەمووی دەبێتە هۆکاری ئەوەی کەوا خەڵکێکی زۆر گەنجانی ئەو وڵاتە لە هەموو بوارەکان بێن ئیش بکەن و دەستی کاریان دەست بکەن. باشە بەگشتی ژینگەی هەرێمی کوردستان بۆ چ بابەتێک بۆ چ کەرتێکی تر لە بارەکەەوە بەرهێنانی تێدا بکرێ و پێویستکە هەم ببێتە پاڵپشت و هاوکار بۆ کەرتەکانی دیکە و بتوانرێ هەمووی وەکو زنجیرەیەک لایانی ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێش بەرێت. بەڕاستی ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی ئۆندە لەبارە لە بۆ وەبەرهێنان لە هەموو بوارەکان و یاسای وەبەرهێنانیش یاسایەکی زۆر ینی باشە و دۆستی وەبەرهێنەرە دەتوانێت وەبەرهێنەری بیانی و وەبەرهێنەری ناوەخۆش ڕابچێشی لە بۆ وەبەرهێنان بکرێتن بەڵام ئەوەی کە زۆر ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستانش کەوا لەو خاڵانە خۆی سەر کردوەوە لە هەموو بوارەکان بووە بەڵام لە بوارەکانی کشتتوکاڵ لە بواری پیشەسازی گەشت و گوزار لە بوارەکانی دیکەی تەنانەت تەندروستی و بازرگانی و بانک و دارایی و هەموو ئەو بوارانەی دیکەشی گرتوێتەوە
بەڵام ئەو بوارە استراتیجیانی کە بۆ نمونە ئێستا دەستیان بردوتە بۆ مۆزۆی ئەو دروستکردنی بەنداوەکانە پۆندەکانە سایلۆکانە ئەوانش ئاسایشی خۆراکی خۆت دەپارێزی بۆ ئاسایشێکی خۆراکی بەهێزمان هەبیتن بۆی هەمیشە کەس نەتوانانی هەڕەشەمام لێ بکات لە داهاتوودا دەتوانین ئەو بابەتانش کە دەکرێت گرنگجی زیاتری پێ بدرێت لە داهاتوودا و دەمەوێت یەک شت خاڵێک ینی بۆ بینەران و بۆ جەنابیشت ڕوون بکەمەوە کە ئەوەیە ئەگەر ئێمە پێمان وابێ ئەو چاوەڕوانیەمان هەبێتن لە کابینەی داهاتوش دەتوانێت ژێرخانی هەرێمی کوردستان بە تەواوەتی ئاوادان بکاتەوە ئەوە بە حکوومەتی عێراقیش بە تەنها ناکرێت زیاتر لە 40 تریلیۆن دیناری دەوێتن نەک ملیار تریلیۆن دیناری دەوێتن کە ساڵانە ینی بتواندرێت بۆی ژێرخانێکی ئابووری زۆر زۆر بەهێزمان هەبێتن و لەگەڵ ئەوەشدا ڕۆژانە دەبینی ژیان لە پێشکەوتندایە تەکنەلۆژیا لە پێشکەوتندایە لە هەر بوارێک لە بوارەکانی دیکە دەبینی دەتەوێتن ژێرخانێکی بەهێزت هەبێ بۆ نمونە لە گواستنەوە گەیاندن بۆ نمونە لە ئەنتەرنێت لە تەلەفۆن لە هەموو بوارەکان ئەوە دەبینین پارەیەکی ێزگار زۆری دەوێتن بە تەنها بە حکوومەت ناکرێت بۆیە دەبێت کەرتی تایبەتیش پشتگیری ئەو بابەتە بکاتن و هیچ وڵاتێکی دنیایش بە تەنها چاوەڕێی دەستی حکوومەت نییە بۆیە ئەگەر ئێمە پێمان وابی لە کابینەی دێمیش دەتوانین ژێرخانێکی تەواوی هەرێمی کوردستان تەواو بکەین ئەمەیان نابێ وەکو دەڵێ بەو شێوازە سەری بکرێتن لەبەرەوەی بودجەیەکی زۆر زەبەلائی دەوێتن کە بە حکوومەتی عێراقیش بە تەنها ناتوانێت تەنها هەرێمی کوردستان ئاوادان بکاتەوە نەک وڵاتکرد دروستە بەڵام ئەوە ئیتر ئەرک و ئەوە هیوای بەڕاستی هیوای سەرۆک وەزیران و تا هەموو تاچێکی کوردستانە کەوا بتوانین ژێرخانێکی بەهێزمان هەبێت لە هەموو بوارەکان و بەرپرسیارەتی چیشە دەبێت پلان و بەرنامەی بۆ دابنن و ئەولەویەتیش دابنین بۆ ئەو بەشانەی کەوا زۆر زۆر گرنگن لە بۆ هەرێمی کوردستان بۆی بتوانین لە 4 ساڵی داهاتوودا ئەو بارانە زۆرتر گرنگجی پێ بدەین و بینیمان پرۆژەکانیش بۆ نمونە پرۆژەی گەیاندنی ئاو بۆ هەولێر بۆ تا چەند ساڵی داهاتوودا کە هیچ پێویست نابێتن ئەوە بە دڵنیاییەوە بۆ شارەکانی سلێمانی و دهۆک و شارەکانی دیکەشکەوە زۆر زۆر گرینگە کە بکرێتن کە بە دڵنیاییەوە پێم وایە ئینی وەکو پێویست نەکرابێتن لەو شارانی دیکە. پرۆفیسۆریای دەدەر دکتۆر مخلیت سەلیم سپۆری وەبەرهێنان لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن زۆر سپاس بۆ ئێوەش.